ئەوڕۆکە بێجگە لە مەترسیەکانی تیرۆر مەترسیەکی جیهانی دیکەش لە ئارادایە، ئەویش هێرشی ئەلکترۆنی یان هاکردن و دزینی زانیاریەکانە. لەو بارەوە ئینیکین ڕینگاس ڕاوێژکار لە پەیمانگای نێودەوڵەتی بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان ڕای وایە بۆ پارێزگاریکردنی زانیاری و داتاکان با بڵێن ئاسایشێکی گونجاو کە شیاو بێت بۆ پارێزگاریکردن لە تەکنۆلۆژیای زانیاری کە لە نێوان ئاست و هێڵە جیاوازەکان بۆ بەرگریکردن دەبێت وتوێژ و نگا بخەینە سەر ئاستی نێونەتەوەی ئاسایشی دارایی و ئابووری وڵاتەکان کە لە نێوان وڵاتانی جیهاندا هاوبەش و پێوەری نیشتیمانیش بایەخ دەدات بە پارێزگاریکردن لە پێوەرەکان و ئاسایشی زانیاریەکان. لەبەرەوە سەختە سەودا لەسەرەمە بکەن چونکە ئەمە ئاسێکی نێونەتەوەیی نییە. ژیانی گشتی هاوڵاتیان لە وڵاتانی خۆیان و جیهاندا بەسراوەتەوە بە تۆڕێک زانیاری کە هەر هاوڵاتیەک لە وڵاتە پێشکەوتەکانی دنیادا پێکهاتۆ لە کۆمەڵێک ژمارەی شوناسنامەیی دارایی و پەیوەندی و تەواوی زانیاریەکان لە سیستمێکی خانەیی پەیوەندی ئامێزدا. لەبەرەوە هێرشکردنە سەر ئەم سیستەمە یەکێکە لە مەترسیەکان. هاوکات نیگڵ ئینکستەر سەرپەرشتیاری ئایندەی ململانیەکان لەبارەی ئاسایشی زانیاریەکانەوە دەدوێت. پێویستە جیاوازێک بکەین لە نێوان شێوازە جیاوازەکانی چالاکیەکان وەک چالاکی دەوڵەتی و چالاکی جۆرە و جۆری نادەوڵەتی کە ئێوە ئاماژەتان پێدا، وەک چالاکی تێرۆریست و ڕێکخراوە تاوانکارەکان کە ڕوبەڕوویان دەبینەوە کە تاوانی ڕێکخراوەی ئەنجام دەدەن. هاوکات زانیاریەکان زۆر جێی بایخە بۆیان کە دەتوانن زیانی پێبگێنن. لە ڕێی زیانگەیاندن و گواستنەوەی زانیاریەکان دەتوانن زیان بە سیستمی زانیاریەکان بگەێنن. پاراستنی ئاسایشی هاوڵاتیان تەنها پاراستنیان نییە لە جەنگ و نەهامەتیەکان، بەڵکو پاراستنی ژیانی گشتی و تایبەتی مرۆڤەکانە لە ئاستێکی باڵادا. لە کۆتاییدا میکا کریتۆنین سەرکردەی لەشکری ڕای وایە خوڵقاندنی ئاستێکی ئاسایشی تەواو بۆ کۆمەڵگەیەکی کراوە و ئازاد و دیموکراسی زۆر ئەستەمە. ئەمە مانای ئەوە نییە تەواو دەستبەردار بین، بە تایبەتی بەکارهێنانی تەکنۆلۆژیای زانیاری و پەیوەندیەکان لە پانتایی داتا و زانیاریەکاندا هەر بەکاردەهێنرێت. ئەگەر ئاژانسی هەواڵگیری بە تایبەت دەستگای هەواڵگیری وڵاتان فێری ئەوە ببن چۆن داتاکان بپارێزن و هاوبەشی بکەن بە زانیاریە نیشتیمانی و نێونەتەوەیەکان کە ڕەنگە ئەمە ببێت بە کلیلی چاوەڕوان کراو بۆ لە ناوبردنی داعش و تێرۆریستەکانی دیکەش. ئەگەر داعش و هێزە تیرۆریستەکانی دیکە بتوانن پەلاماری سیستمی زانیاری وڵاتان و جیهان بدەن، ئەوە ئیتر نەوەک هەر ژیانی گشتی لە مەترسیدا دەبێت، بەڵکو و تەکنۆلۆژیای زانیاری بانک و زانیاری سەربازی و چەکی ئەتۆمی و دەستگاکانی ئاسایشیش دەکەونە ژێر پرسیارەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.